پێشتر کوڕە فەلاح و کوڕە هەژار بوون بەڵام بەداخەوە بەشەکان خەریکە خۆیان لێ ئەگۆڕێ. هەمومان کوڕە زووتیار و منداڵاژارین. ئەمە قسەی دکتۆر هەوراز شوانیە بەڕێوەبەری ناحیەی شوان کە دوێنێ لە ئەکاونتەکەی خۆی پۆستێکی کرد و وێنەی خۆی لە کاتی لێکردنەوەی هەنزیر و فرۆشتین لە ئالوی قەرەناو بڵاو کردەوە. ئەمەش دەنگدانەوە کاردانەوەیکی زۆری لێکەوتەوە. بۆ مەبەستە ئێمە گفتگۆ لەگەڵ دکتۆر هەوراز دەکەین. دکتۆر سڵاو دەبێم کاتت باش. ئەو پۆستی دوێنێ کردت چاوەڕێت دەکرد ئەو کاردانەوەی لێ بکەوێتەوە و ئێوە بە بەرداوام کاری جوتیاری دەکەن؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە. دیارە بە دوای ئەوەی کەوا ئەوم پۆستەم کرد لە فەیسبووکی تایبەتی خۆم دەنگدانەوەیەکی زۆری هەم لە میدیای کوردی هەم لە میدیای عەرەبیدا هەبوو و یەشێ لەو کەناڵانە یاخود ئەو مینبەرانەی کە تێیدا وێنەکەی منی بڵاو کرد و گرنگی پێدا بوو کەناڵ 964 ئێوەی بەڕێز بوو. من دەستخۆشتان لێکم سپاسگوزارتانم. دیارە لە ڕاستیە من یعنی ڕای ئەگەێنم من بەڕاستی هەم کوڕە هەژارم هەم کوڕە فەلاحم. من تقریبا تەمەنم 8 ساڵێ بووە باوکم شەهید بووە و هەر بە هەتیوی بەخێوکراوین بە هەژاری بەخێوکراوین و بۆ معلوماتی ئێوە ئێمە ئایلەی ئێمە کە سوکاری ئێمە هەمووی بە فەلاحیەوە مەشغوڵە ئیشوکاری ئێمە فەلاحەتیە و بۆ ئەو مەبەستا ئێمە 6 ساڵ پێش ئێستا دوو دۆنم ئەرزمان کردووە کردومانەتە باخ و کردومانەتە ڕەزی هەنجیرە سەرجەمی هەنجیری وترێ و هەنار و ئەم بابەتانەیە و بۆیە بە بەردەوام ئیشوکاری ئێمە فەلاحەتیە و خەریکی بەخێوکردنی ئەم دار و ئەم هەنجیرین و بۆیە بەڵێ بە تاکید من کوڕە فەلاح و من کوڕە هەژارم. حەسەن توانیتە گونجاندنێک بکەیت لە نێوان پیشە حکمیەکەت و پیشەی جوتیاریەکەت؟ بەڵێ بە تاکید ئیشوکاری فەلاحەتی ڕێگر نییە لە ئیشوکاری ئیداری. من لێرەوە لە مینبەری ئێوە ڕای ئەگەێنم ئێمە هەموو بەرپرسەکانش ئەگە بگەڕێنەوە بۆ ڕابردووی خۆمان هەمومان کوڕە فەلاح و کوڕە هەژار بووینە نابێ ڕابردووی خۆمان ڕەسەناتی خۆمان لە یاد بکەین و لەبیر بکەین لە هەر پلۆپۆستێکا بوو لە هەر مەنسەبێکی حزبی حکومیابی دەبێت ڕابردووی خۆت لەبیر بێت و شانازی بە ڕابردووی خۆتەوە بکەیت و من شانازی بە ڕابردووی خۆم و شانازی بە ئێستای خۆشمەوەکەم لەبەر ئەوەی توانیوێتی ببێتە هۆی ئەوەی کە ئاگا لە معاناتی خەڵکی ناوچەکەی خۆت بێت. بەڵێ بە تایبەت ئەو پۆستەی من کە کردم دوو هەدەفی هەبوو. هەدەفی یەکەم ئەوەیە کەوا زۆربەی بەرپرسە ئیداری و حزبی حکومیەکان پێشتر کوڕە فەلاح و کوڕە هەژار بوون بەڵام بەداخەوە بەشەکان خەریکە خۆیان لێ ئەگۆڕێ و بۆیە میزبیریان بهێنەوە کە ئێمە چێن و ئەسڵمان چێە. ئەمە یەک. بابەتی دووەم ئەوەیە کە بەرهەمە خۆماڵیە کشتتوکاڵیەکان خەریکە لە ناو ئەچێ خەریکە زەویزارە کشتتوکاڵەکان دەبێتە سەکەنی دەبێتە سیاحی بۆیە کەرتی کشتتوکاڵ پەراوێز کراوە. ویستم پەیامێ بگەێنم بەوەی کەوا ئاگاداری کەرتی کشتتوکاڵ بین چونکە کشتتوکاڵ هەر وڵاتی پێگەی کشتتوکاڵی نەبوو یاخود کەرتی کشتتوکاڵی لاواز بێ دڵنیا بە ئابووری ئەو وڵاتە و ئایندەی وڵاتە بە لاوازی منێتەوە. ئەگەر بەرپرسەکان وەک ئێوە خۆیان لە ناو پیشەکاندا ببینەوە و نزیک بن لە خەڵک تا چەند دەتوانن سەرکەوتوتر بن؟ بە تایبەت تۆ بە تاکید تۆ ئەگەر بێت و خۆت فەلاح بی خۆت ئیشوکاری فەلاحەت بکەیت و خۆت ئەو معاناتانەی کە براجوتیارێک هەیەی بەسەر توادێ بۆیە زیاتر لێیان تێگی بۆیە زیاتر ئەتوانی ڕنگدانەوەی هەم ویستی ئەوان بی و هەم لە داواکاریەکانشان تێبگەی و هەم ئەتوانی بە ئاسانتری شێوە داواکاریەکانشان جێبەجێ بکەیت بۆ ئەوی بتوانن گرنگی بم بابەت و یاخود بە ئیشوکارەکانی خۆیان بدەن.